دەرسەی پێویستە فێری بین، دەرسێکە سەبارەت بە ئەوین، ئەوینێ نە کۆت و نە مەرج و نە سنوور بناسی، ئەوینێ باڵاتر لە عەشقی نێوانی مەمزین. من بۆیە تا مەزرۆی ژیانم تا فێری ڤیان بم، من بۆیە هۆگری ڤیانم تا فێری ژیان بم. گەر ئەوین نەبوایە نەهەستم بە بوونی خۆم دەکرد، نەژینم خۆش دەویست. گەر ئەوین نەبوایە چی دیکە من و تۆی یەک دەخست. وەرە با بە چاوی پڕوشە یەکتری بدوێنین، وەرە با بە وشەی پڕ لە سۆز بەختیاری بۆ یەکدی بهێنین. بەرهەمی ئەوین بوون ئەو ساتە خۆشانەی بینیمان، بەرهەمی ئەوین بوون ئەو شتە جوانانەی بەخشیمان، ئەوین بوو وەهای کرد شتگەلێ ببینین، بینینیان بۆ هیچ کەس نەلوابێ. ئەوین بوو وەهای کرد وا بدوێین کەس پێشتر بەو جۆرە نەدوابێ. ئەوینی من و تۆ نەک گڕی مۆمێکە زوو ون بێ، نەک کوێرەکانیە لیخن